بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم على سيدنا محمد وآله وصحبه أجمعين. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما. خۆشەویستان و ئازیزان، گەیشتینە لاپەڕە 161 وانەی هەشتم لو مبحثدا كمبحثي ششما باسي القراءة الصحيحة والقراءة الشاذة، واتا درسي أو روشمان هر لسر باسي قراءة أبيتن كما منصاب براسي قرنجيشي زوري بيداوة باسي قراءة كاتن قراءة صحيحة وقراءة شاذة. معلومي جنابتانا يعني أو قراءانا كلدرس واني رابردو باس مانكري ابن مجاهد كحفتي كوكرنوا يعني وقبلين دابو نريتك لنا علماء كلدواي ابن مجاهد وأواني خارجي أو حفتانا كدقيني يعني قصي علماء لسر هنديتشيان لقصي راجح كهشتم ونويم وديم أوان صحيحا أواني ديكا بيانوتي قراءة شاذة. جالبو قراءة صحيحة طبعا دين أو مرزاني كعلماء دانا وكسي مرزي سرچين هر قراءة كوا زانايان بسنديان كريا أبيت أو سي مرزي تيدابن أو كاتب قراءة صحيحة أجمار كراوة إتر باقي أو يديكا بقراءة شاذة زانايان لقلميان داوة. جاء باسكات قراءات قرآني كلا برصة شيستويك كتابعية كان للصحابة كان ينورقت يا أخوان لرازبي وأنش لخزمة بيامبري إخوة صلى الله عليه وسلم وهريتش كقراءة اختيار كريا كأو حرفاني كبيان خوين ديو لبيامبري إخوة صلى الله عليه وسلم وريان قرتيا يتربو شوازي كوا لواني رابردو باس مان كرد يعني اختياري قراءة كاتيك باو أو قراءة دواية كقراءة كان بالصحابة وبكسكان ناس يندراون بو شوازة يعني واتب التلقيب وهم ليكتريان ورقرتيا سندكي كدسيته وخزمت بيامبري إخوة صلى الله عليه وسلم. جالير أنا أفرمي وهذا توضيح للمراد بالقراءة الصحيحة والشروط التي يجب أن تتوفر فيها والمقصود بالقراءة الشاذة ومتى تعد القراءة الشاذة. لير أنا باسكات القراءة الصحيحة قراءة صحيحة شيء أو قراءة كدروس تأخوين دني بي يعني بي بخوين دريتن أو رواية لمصحف ولا قرآن لنا ونجدا كزانايان إجماعيا لسركدية كقراءة صحيحة كابن مجاهد هلي بجاردية كباس مانكر يعني أول من سبع السبعة هي كم كسك أو قراءة أو حفتاني أو ها كو كردينوا كلا سياسته بستتاري كوسيدا وفاتي كرديا يعني هرزو ابن مجاهد أو قرآني كو كردينوا ودواتريش زانيان زور قرنجان بيداوا بوشي وازاني أو شرطانش زالير أنا باسكاتن كأبو عبيد باسكاتن أفرمي وهو أول من ألف كتابا جامعا في القراءات كأبو عبيد كم كسا يشير إلى شروط القراءة الصحيحة الثلاثة. أبو عبيد لدوسته بستواري وفاتي كرديا ابن مجاهد لسندي لسيسته بستواري يعني صال بيشيوي وفاتي كرديا يكم كسك آماجي بوسي مرزانة كده كيسادتنا خزمتيان يعني مكي كأويش عيني بهمان شيوا لتارسته السيو حفتي يعني بلنك وفاتي كرديا أفرمي أو قراءة همو أواني كجردرينوا أو سي مرزانيان تيدابيتن نقلك لبيامبري إخوة صلى الله عليه وسلم كثيقات بيان كربيه كوا مرزية كما الرواية وصحة السند دواي وجه عربي توابيتن ويكون وجهه في العربية التي نزل بها القرآن شائعا يعني عربية كدين موافقي لغة عربي كخالي السيما والله بجوري ما موافقة العربية ويكون موافقا لخط المصحف كليرانا مرزي دوما ما داينا وأوسي مرزانا مرزي سرچين لبو أوي كقراءة بقراءة صحيحة دهبن دريتن زا ابن جزريش كإمامي قوري نيواني ابن جزريو نيواني ابن مجاهدي 10 صالة 500 صالة 500 تقريبا 8 صالة
يعني ئەو دوو عالمانە یەکێکن لە گەورەترین عالمە دیارەکانی قیراءە. ئیبن مجاهید لە سەردەمی زوو، ئیبن جەزەریش لە علەمای متەئەخیرین کە ئەوانە بەڕاستی زانایان زۆرتر ئەگەڕێنەوە سەر قسەی ئەو دوو بەڕێزانە. وەکو باسمان کرد یعنی ئیبن مجاهید کە یەکەم کەسە بڵێن بەو شێوازەی و قیراءانەی کۆکردینەوە و کە هەفتی دان پێندرا مەرجەکانیان تێدا هاتی نەجێ. جا ئیبن جەزەری ئەفەرمێت کە لە 833 وفاتی کردیا، ئەفەرمێ هەموو قیراءێک کە موافقی لۆغەی عەرەبی بە ڕوویەک لە ڕووەکان، طبعا دوایە دێ شەرحێکاتن، و موافقەی مصحفی عوثمانی بێتن وەلەو احتیمالا، و سەنەدەکەشی ڕاز بێتن. يعني ئەو سەنەدەی بۆ نمونە ئێستا عاصم لە چی وەرگرتیە؟ عاصم لە ئەبوو عەبدوڕەحمانی سولەمی، وابزام لامەکە مشەدەد نییە، سولەمیە، بڵێن ئەبوو عەبدوڕەحمان لە کۆمەڵێک سەحابەی وەرگرتیە، ئەو کۆمەڵە سەحابەش لە خزمەت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەو سەنەدە تەواو بێ، موافقەی مصحفی ئیمامی عوثمانیش بێتن و عەرەبیەکەش تەواو بێتن. جا ئێستا دەچین بڵێن تەفاسیلی ئەو بابەتانە، ئیتر ئەوانە هەر قیراءەیەک بەو شێوازە بێتن دەفەرمێ ڕەت ناکرێتەوە. دیارە ئیبن مجاهید لەو کاتیدا کە کۆکردنەوەی لە بۆ قیراءەکان کردیە کە لە سەردەمی زێڕینی یعنی دەولەی ئیسلامی بۆ بڵێن خلافەی ئیسلامی بووە، ئەو هەفتانە زیاتر بڵێن ئەو مەرجانیان تێدا هاتی تەجێ. جا یەکەم مەرج کە الرواية وصحة السند، جێڕانەوەی ئەو قیراءانە تا دەچێتەوە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، ئەوەیە کەوا یعنی ئەو قیراءە جێڕا بێتەوە یەکێکیان زۆرتر لە سەحابە گویان لە پێغەمبەری خوا بێ صلی الله عليه وسلم و لە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بیان خوێن بێتن کە یەکە لە ڕوکنە سەرەکیەکانی قیراءە. چونکە کاتی خۆی گەروە بیرتان بێ لەوانەکانی ڕابردوو باسی ئەومان کرد، گوتمان حتا سەبعەتە ئەحروف ئەو تەوسیعە و ئەو بەرفراوانی کە دراوە بە خوێندن و بە شێواز و لەهەجاتی قورئان لەگەڵ وەفاتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کۆتایی پێهاتووە. واتاش بابەتێک نەبووە بابەتێکی ئیجتیهادی بێ و سەحابە و دوای سەحابە خۆیان لێ ڕازی بێ تابعین بیان توانی بێ قسەی تێدا بکەن، بەڵکو دەبێ بچێتەوە سەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. بۆیە فەرموویتیان چی؟ القراءة سنة، قراءەش سنەتە، ڕێباز و دەستوری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە ئەصحابی فێر کردیە، یعنی بابەتێک نییە لە خۆوە. بۆیە کە ئەفەرمێ ئیبن مجاهید لە زەیدی کوڕی ثابت ئەجێڕیتەوە فەرموویتی القراءة سنة، ولا رواياتشتا فەرموویتی القراءة سنة فاقرؤوه كما تجدونه، يعني بابەتێکە چۆن وەریان گرتیە لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوا پێیوە پابەند بووینە. لا عروەی کوڕی زوبەیر ئەجێڕدێتەوە، زوبەیری کوڕی عەوام، فەرموویتی إن قراءة القرآن سنة من السنن، حتى بو شوازة فرمويتيان يعني أصحاب خوان لراز بيه. عامري شعبي فرمويتي القراءة السنة فاقرأوا كما قرأ أولكم، چون بيش إيوا ما موساكانتان تابعين وصحابة حتى دسنوا خزمت بيغمبري خوا صلى الله عليه وسلم بيغمبر أواني فير كرديا بو شوازة. ياخد محمدي كري منكدير كفرمويتي القراءة سنة يأخذها الآخر عن الأول، هەر ئەویان لە ئەوەی پێشەخۆی وەرەگرێتن تا دەچێتەوە خزمەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، واتە دەبێت سەنەدەکەی تەواو بێتن، ناکرێت کەسێک تەمان ئەو کاتی بەو مانای ئیدعای ئەوە بکاتن ئەگەر مامۆستاکان و شێخەکان دیار نەبێت. جا ئێستا دەچینە خزمەت یعنی چۆن ئەو شێخانە هەموو تەکیدیان لەسەر کرایتەوە و مامۆستایانە. ئەبوو عەمری دانی کە ئەو مامۆستایە ئەگەر چاوتان لە فەهرستی کتوب کردبیتن زۆرترین لە هەموو کتابەکان دەگەڕێتەوە سەر کتابەکانی ئەبوو عەمری دانی. ئەبوو عەمری دانی وازامی منطقەی بڵێن ڕۆژ ئاوای عالەمی ئیسلامی بووە ئەو کاتی، یعنی لای قورطوبە و ئەندەلوس وانە بووە. لە هەمان زیاتر کتابەکان 6 کتابی ئەو مامۆستای بەکارهێناوە، ئەو زانا گەورەیە. أفرميت والأخبار الواردة عن السلف والأئمة والعلماء في هذا المعنى كثيرة. قصو وتيزانايان درباري أوي كوا سند وراستو دروستي سند والروايات لقراءة دا بيويستا ودبير رتاو بكري وركنية أساسية قصة زورة،
يعني ئێستا هەندێک لێرانە مامۆستا نەقلی کردیا ئەو نووسەرە یاخود هەندێکی هێنایتەوە بەڵام لە دەربارەیەوەی کە عولەما زۆر تاکیدیان لەسەر کردەوە واتە چۆن لە ئەحروفی سەبع باسمان کرد یەکێک لە مەرجەکانی قیراءەوە یەکەوە صحەتی سەنەد بێتن لە خۆوە هیچ کەسێک نەیتوانیوە تەنانەت دەگەینێ لەو مەرجانەی دیکە بۆ لۆغەی عەرەبی هەبووە کە گوتیتی قیراءەتێکی کە لۆخۆی ئیختیار کردیە و وەک بڵێن زیاتر لۆغەی عەرەبی تێدا ڕەچاو کردیە مەجلیسیان لەسەر گرتیە لە ناو یعنی عولەما و بە پشتیوانی دەسەڵات تەنبیهیان کردیە بۆیە صحەتی سەنەد زۆر مهمە جا بۆیە لە یعنی کتوبی قیراءەت داهاتیە دەربارەی ئەو بابەتە نمونەی زۆر کەوا قیراءەت دەبێ نەقلێک بێتن يعني وشي حديث شون سند عن فلان بن فلان حتى قاتوا خدمة بيامبري خاصة وصلا بوش وازا حتى اجتهاد لقراءة دانية مستحيلة أو بابته لو بابته دا أبو عمرو كري علاء كيكك لقارئي لا حفظ قارئ كان أبو عمرو كبصرية ويا ابن عامر شامية أبو عمرو بصرية لكاتك كوا طلبكي ليه برسيتن أبو زيد لغوي كطلبي زيرك بوا أفرمي أكل ما أخذته وقرأت به سمعته همو أوي لأبو عمرو برسيا همو أوي كوا بيد خويني ورد قرتيا جيت لي بوا يعني أتوش لما مساكت وما مساكش لما مساكت داد استوى خدمة بيامبري خاصة وصم فرمويتي لولام دا لو لم أسمع لم أقرأ به ئەگەر گوێم لێ نەبووبی پێی ناخوێنم واتە سەنەد لێرەدا ڕوکنێکی ئەساسیە لأن القراءة سنة لەبەرەوەی قراءة سنة و ڕێبازی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆیە عولەمای لۆغە و تەفسیر و نەحو ئەوانە هەمیشە لەگەڵ عولەمای قراءة و ئەوانە فەرموویتیان قراءة سنەتە سنة و ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم حتى سیبەوەی فەرموویتی قراءة مخالفي ناكري كجورتين عالمي نحو لمذهبي بصري سيبويه مشهورة يعني كعالم يجي جوري إمامي نحاتي بيقولي هرسن فارس و كطلبي خليلي كري أحمد فراهيدي والله أعلم بلام يكك لا زانا جوركاني مذهبي بصري أجمرديتن فرمي مخالفة ناكري لبروي سنته چونك لقرآن دا زور زار هولدراو لو سردمج لەگەڵ طبعی ئێستا لەگەڵ خوێندنەوەی ئێستا کە ئەوە بکرێتن بەڵام لە کاتێکدا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چۆن فەرمانی بە کوتابی وحی کردی و چۆن بە تەلەقی و مشافەها بە ئەصحابی گوتیا هیچ دەستکاریەکی ناکرێت و گۆڕانکاری بەسەردا نایەتن جا ئیمامی قەسطەڵانی لە کتابەکەیدا باسەکاتن کە کتابێکی هەیە لە طائف الإشارات ئەفەرمێ الإسناد أعظم مدارات هذا الفن أعظم لأن القراءات سنة متبعة ولقن محض هيت سندوتشو انت دانيا إسناد يكيكا لا جورتين ركنكاني أو فن أو زانستا كقراءة وقراءة السنة يشي شوين كوتوي بيامبري خواه صلى الله عليه وسلم وقواسنوي يشي بيت سندوتشونا ولذلك لا بد في القراءة من المشافهة والسماع أوش قصي ابن جزري زياد كلا ولا قلي ابن جزري لنشر أو كتاب مشهور لقراءة 10 أفرميد بوي بيويست لقراءة مشافهة ما مصطا لبرانبر الدابي هنديك شد بيويست إيمال وإشمام أوانا بنوسين تيناقي إلا ما مصطا مشافهة يعني مثلا إدغام وإخفاء وأوانا بنوسين إنسان لحالنا بيتن إلا دبيت تلقي بيتن مشافهة وسماع بيتن بوي براستي أمن أجر إن صح يعني هذا القول لخم ناوشين وبلام هستا كم براستي أونلاين وأوانش أكون جير خطر شو كجار وهي انترنتك وكو بيويستا رونو صاف بقوة نية لوانية دمو لوتو زاري ما مساكن نبيندريت وكو بيويستا بويا يعني براسي أو كساني ديانوية دبي زوري لخوام كان لخزمت ما مسا دوهاي لخزمت لقل ريزم يعني لقل أوبري ريزم لخزمت دانشتني ما مسا أوش بخوي درسيك كابرا لا أونلاين دا أني شيء وتسكا وتسناكات وتسونا
يعني چکەمە بەڕاستی مامۆستا هەمیشە لەگەڵ ڕێزم ینی تەمان ئەو قسەیە ئەمن وەکەڵێ لەو ئاستەیدانیم بەڵام کە دەیکەم مامۆستا هەمیشە ینی مامۆسایانی کۆن لەگەڵ دەرس هەدابیشیان ئەوە کردیە جا بۆیە ئۆنلاین و ئەوانە من هەستەکەم ینی جۆرێک لە ینی تەهاونە ینی جۆرێک لە سوچی پێشاندانی بابەتەکەیە با بڵێن باشە جا بۆن ئەڵێ هەموو ئەوانەی ڕابردن ئەو قسانە وامان تێدەگەینێتین کەوا قراءە ئیجتیهاد نییە بەڵکو دەبێت جێڕدرا بێتەوە لە سەحابە و سەحابەش خۆیان لە ڕازی و لە پێغەمبەری خۆیان وەرگرتێ صلی الله عليه وسلم دووبارە قسەیەکی ئیبن جەزەری دێنێتەوە دەفەرمێ ئەگەر کەسێک وا گومان بباتن ئەئیمەی قراءە نەقلی حرفەکانی قورئانیان کردی ئەو شێواز و چۆنیەتەی کە پێیان خوێندیە ئەحروفی سەبعەوانە بەبێ تەحقیق و بەبێ بەرچاوڕوونی بەڕاستی ئەوە گومانێکی خراپی پێبردینە ئەوان دوورن و پاکن لەو بابەتە یعنی ئەوان زۆر زۆر تحقیقیان کردیە چۆن عولەمای حەدیث بۆ نمونە مەرجەکانی بوخاری بۆ بوخاری صحیح بوخاری ئەوەندە لە پێشی صحیحی مسلم و سنەنی ئەربع و تێکڕای کتابەکانی دیکەی حەدیثە لە کاتێکدا ئیمامی حاکم مستەدرەکی لەسەر شەرتی شەیخەین نووسیە بەڵام مەرجەکانی بوخاری زۆر زۆر تند بووینەوە لە بۆ وەرگرتنی ئەوە ینی حەدیث بە هەمان شێوە ئەو زانایانەش بەو شێوازە تحقیقیان کردیە جا و ئەشفەرمێتن نعوذ بالله من قراءة القرآن بالرأي والتشهي وهل يحل لمسلم القراءة بما يجد في الكتابة من غير نقل يعني أفرمي نعوذ بالله خوما بخواء باريزين لوي كوا قراءة برأي بآرزو من دان بيتن بهواو آرزو بيتن بەڵکو دروستنی ئەو بابەتە بەبێ نەقل و بەبێ گواستنەوە لە مامۆستایەک تەمەنەوە لە کاتی زوو ئێستا لۆمە بڕک بابەتەکە بە بڵێن ئاسانتر بووە ئەوە ڕوکنی یەکەم ڕوکنی دووەم دێت موافقەت و خەڵی المصحف واتە ئەو قراءانەی کەوا کاتێک کە کۆکراینەوە و پەسند کراون دەبێت موافقەیان کردبێتن بە خەتی مصحفی ئیمامی عوسمان خوای لێ ڕازی بێتن کاتێک کەوا ئیمامی عوسمان طبعا ئەویش ئیمامی عوسمانیش وەک باسمان کرد زۆر زۆر تند بوو لەسەر ئەوەی کەوا تەنانەت ئەو مناقەشەی باسمان کرد کە لە نێوان ئەو بەڕێزانەی کە لە ژێردەستی یاخود لەگەڵ زەیدی کوڕی ثابت دابوون کاتێک کەوا لیان ئەبێتە مشتومڕ ئەفەرمێ بە لەهجەی قوڕەیش بنووسن يعني ئەوەندە تاکید لەسەر کردەوە لە بەرەوەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم قوڕەیش بووە ویستیتی بە هەموو شێوازێک بە لەهجەی قوڕەش وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بنووسێتەوە جا مەکی ئەفەرمێتن لە کاتێک کە ئیمامی عوسمان خوای لێ ڕازی بێ نووسیەوە مصحەفەکان و تەوجیه کردن لە بۆ شارەکان و هەمووی وا لێکردن کەوا چۆن لەناو ئەو مصحەفانە نووسراوە بەو شێوازە بخوێنن و هەموو ئەو قیراءانەی پێشتر چونکە باسمان کرد ئیمامی عومەر خوای لێ ڕازی بێت تەنانەت والیەکانیشی کە دەناردن فەرمانی پێکردن تەنانەت والیەکانیش دەرزی قورئان بڵێنەوە حتا دەیفەرموو خوایە شاهێد بە زیرەکترینیانم هەڵبژاردیە بە قورئان کە دەیان کەمە والی ئەگەر وەبیرتان بێ ئەو قەولە کە ئیمامی عومەر فەرمووی بۆیە زۆر هەوڵێدا مامۆستا بنێریتن فێریان کە باسمان کرد موعاذ و ئەبوو دەڕدا و ئەوانەی ناردن لە بۆ شام و ئەبوو ئەوەی ئەشعەری ئەبوو موسای ئەشعەری نار لە بۆ بەسرا ئەوانە وەکو مامۆستا ئیتر ئەو قیراءەتانە ئیبن مەسعودی نار لە بۆ کوفە ئەو قیراءەتە و ئەو لەهجات و ئەو حروفانە پێشتر بڵاوبووبوونەوە بەڵام کاتێک ئیمامی عوسمان مصحفەکانی ناردن فەرمووی با هەمویان لەسەر ئەو مصحفانە بخوێنن چونکە کیباری سەحابە ئەوانەی کە مابوون لە مەدینە هەمویان موافق بوون لەسەر ئەوەی لە ناوەڕۆکی ئەو مصحفانەدایە و وازیش لەوەی تر بێنن بۆی یەکێک لە مەرجە ئەساسیەکانی تری قراءە ئەوەیە کەوا هاوڕێک بێتن موافق بێ لەگەڵ مصحفی ئیمامی عوسمان کە ئەصحاب ئیتفاقیان لەسەر کرد خۆیان لێ ڕازی بێتن بۆیە موافقەی خەڵی مصحف بۆ ڕوکنێکی ئەساسی لە ڕوکنەکانی قراءە و قڕائی سەبع و غەیری ئەوانیش هەمویان لەسەر ئەوەی کۆک بوون کە واز لە
قراءەتەکانی تر بێنرێتن ئەوانەی مخالفەی مصحفی ئیمامی عوثمانەکان. جا لێرانە بکەڵێ وەڵڵاهی بابەتەکان هەڵەگریتن، ئەفەرمێتن حتا لە سەحابە جێڕایتەوە و تابعون، یعنی تابعیەکان ئەوانەی کە سەحابەیان بینیە خۆیان لێ ڕازی بێتن، گوتیتیان ئەوەی مخالفەی خەڵی مصحفی ئیمامی عوثمان کاتن ئەوە بەشاد لە قەڵەم ئەدرێتن، یعنی لە سەحابە جێڕایتەوە هەر لەو کاتی بە قیرائی شاد لە قەڵەم دراوە، چونکە مادام مصحفێک، چونکە سەحابە بەڕاستی زۆر زۆر لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر جوان وەریان گرتبوو کە وەحدەتی ئومەت بپارێزێت، وەحدەتی ئومەت، وەحدەت لە قیراءە لە هەموو بابەتێک، بۆیە وەش وەحدەتی ئومەتە. و پێشتریش ئەو حاڵ و باڵەی با بڵێن نەسارا خۆگەیشت بۆ ئەوانیش کە نەسارا چیان لێ هات و چۆن پەڕپوت بوون و چۆن ئەناجیل دروست بوون و بۆیە ئەوان زۆر زۆر وەحدەتی ئومەتیان تەنانەت لە قورئان و لە قیراءەش بەرچاوڕوونی ئەکرد. ئیبن جەزەری لەو بابەتە ئەفەرمێتن ئەڵێ محەممەدی کوڕی محەیسنی مەکی کە لە لاپەڕە 154 باسمان کرد کە یەکێک بوو لە چێ لە قوڕائی مەکە، وایە یعنی ئەفەرمێ ئەگەر هاتبا و قیراءەکەی مخالفەی مصحف نەبایە يعني أويش دسونا قراءة 7 وكو ابن كثير مكي، بلام ابن كثير حسن لا برا بنزاو تاري زور جوان باسكا الله ابن محيصن زاد شي قيني الله أو لهماني أنزيرك تربو لو سيانا بزماني عربي، بلام لبروي مخالفي مصحف بوي نجم يدا لقراءة 7 كوا خاليشي جرين بو يعني برساويان كيرتيا. جا لێرانە باسی عالمێکی کاتن کە یعنی ویستیتی ئیبن شەمبود یعنی پێی وا بۆ قیراءە ئیعتیادیە مخالفی مصحف بێتن، بۆیە لەو سەردەمیدا ئەبوو بەکری کوڕی مجاهید کە ئیبن مجاهید مەشهورە لێی هەڵەستیتن و دەسەڵات ئاگادارەکاتەوە بە حضوری کۆمەڵێک لە زانا و لە قوضات لە قوضاتی ئەو کاتی لە قازیەکان محضەری پێپڕ ئەکرێتەوە و داوای تۆبەی لێ ئەکرێت و ئیعترافە کاتن کە هەڵەبووە. بابەتەکە چەند جوانە ئیسلام سایە و سێبەر بێ، چەند جوانە ئیسلام دەسەڵاتی هەبێتن، مجتەمع خاڵیە تو هەر شتێکتەوە بیبێەوە دادگا و دادگا لە تو خەمخۆرتر بێ، دەسەڵات لە تو خەمخۆرتر بێتن. یعنی ئەوە بابەتێکی علم و زانست بووە، بەڵام ڕێک گەیشتی تۆ مەزیسی خولەفا و دەسەڵاتداران و قازیەکان پێساینە لۆی ئەو بابەتە حەسم بکرێتن. بەو ئەندازەیە بە ئەوە شەربەز بێتن، یعنی کە باسی ئەوەمان کرد خاڵی موافقەی مصحف دینە سەر خاڵی سێم لە 169 موافقەی لوغەی عەرەبی بێتن. بێگومان ئەوەش کە خاڵێکی گرنگ بووە، قیراءەی قورئانی پێشی تەدوین و کۆکردنەوەی ئەو قەواعیدە نەحو و سەرف و بەلاغە و ئەو بابەتانە قیراءە هەبووە، چونکە خۆی لۆغە هەبووە، قەواعیدیش ئەکرێ هەبوو بێ، بەڵام تەدوین نەکراوە. باسمان کرد، یعنی گوتمان شعرێکی مامۆستای مدەڕیسە ئەفەرمێت تەدوینی نەحو و سەرفی مبارەک لە چەرخی عەلی کەوتەتە دارەک، ئیتر جا سەردەمی ئیمامی عەلی بێ کە تەدوین کراوە و کۆکرایتەوە یاخود دواتر بێتن. بێگومان ئەگەر لەو کاتیدا دەستی پێکرد بێ دواتر زۆرتر ئەوە کراوە، بەڵام قیراءە هەبووە. ئیتر واتە موافقە کە بە مەرزاندراوە پێشتر قیراءە هەبووە، بەڵام دەبێ ڕوکنی ئەساسیشە لە پاشەوەی قەواعیدی نەحو و سەرف و ئەوانە تەرتیبە بێ و تەدوینە بێتن، دەکرێتە مەرجی سێم لە بۆ دروستی و ڕاستی ئەو قیراءەیە، یعنی سەنەد، موافقەی مصحف و موافقەی لوغەی عەرەبی. زانایانی قیراءە و عولەمای لوغەی عەرەبی لەسەر ئەوەی کۆکن ڕێککەوتونە و ئیجماعیان کردیەکەوە قراءة دروسنية بقياس وباجتهاد، بلكو دبي صحتي نقل بيت وموافقي خطي عثماني بيتن
و نحات مەبەرزیان گرتێ کە موافقەی زۆربەی کەلامی عەرەبیش بێتن ئەوەش دەڵێتن جا لێرانش مشتومڕێک یعنی پەیدا بووە لە نێوان زانایان وەکو باسمان کرد لەبەرەوەی قەواعیدی لۆغەی عەرەبی دوای قیرائەی دانراوە یعنی ئەو مشتومڕە پەیدا بووە بەڵام دوایە بە مەرجیان داناوە یعنی عولەمای قیرائە گوتیتیان یعنی ئەوە قیرائە پێشتر هەبووە چۆن یعنی کە ئەنەما ئەتوو قیرائە دەبێ موافق بێتن لە کاتێک کە عیلمە نەبووە لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تەدوین نەکراوە بەڵام دواتر وەکەڵێ یعنی بوویتە مەرجێکی ئەساسی جا ابن جزري أفرميتن يعني جوانا فرمي كل قراءة وافقت اللغة العربية ولو بوجهين برويك للركان يعني بشيوازك كوا نبيت ماي أويك شاذ بيتن نبيت أويك كوا يعني درسيت للغة عربية كزياني بيبقينيتن جا موافقي نحويتي وياخذ لغيتي فصح بيان أفصح بيتن بو شيوازا كوش بروكني شيء أساسي داندراوا لو ناو قراءي بلام يعني علماء لسروش كوكن وكو باس مانكر هرتن بيتو موافقي لغي عربي بيتن أجر هاتو بسند نتيتو وخزمت بيانبري خوا صلى الله عليه وسلم هو بمرز دانان ريتن وكو باس مانكر كمحمدي كوري عبد الرحمن محيصن كلا سطو بسو سي وفاتي كرد يكيك كلا قراء مكة يكيك بولا عالم كان بزماني عربي لو دواني تر ابن كثير وأويديكا كزيرك تربوا بلام لبروي قراءة كي يعني درس ولا إجماعي أو كاتب لنش مكة وعلماء أويندر بوي الله سي خلق بشتي تيكرديا لسر چه كوك بوينا لو سيانا لسر قراءة ابن كثيري لكاتيك دا كابن محيصن زيرك تريش بولوان عالم تربوا بلام وقبلين درس ولا إجماعي بيخويندني أو كاتي خلشي مكوزانا كان لوه خلق زياتر رويان دايت ابن كثيري وابن كثير بوشي وازا بارز بو وزياتر خلق قراءة أويان خوينديا جا أوش مرجيشي سرچيا كواتا أو سيمرزانا بيويستن لقراءة دا بينجي أجر هاتو أو سيمرزاني تيدان هات نجي أو دبيتا قراءة شاذ قراءة شاذ تيام كليرانا باسكات لخالي اليوم قراءة شاذ أوي كوا نقل كرابية للصحابة وتابعين بلا مخالف بيت لبو خطي عثماني كوا مسلمانان يعني لدواي أوي كموجه كان لم أو مصحفانا كبيان خويندي أجر مخالف ببيتن أو بيقوترا وقراءة شاذ أوش وكو باس مانكر لبروي لو كاتي دا علماء وصحابة يعني علماء صحابة هم يعني متفق بوين لمدينة كوا بوشي وازا بنوسيته اتفاق لسر كراوة كواتا أو مرزا مرجيشي أساسي بوا جاء ابن أبو منصور أزهري فرميتن هر كسيك بحرفي شاذ بخيني كمخالفي مصحف بيتن مصحفي إمام عثمان ومخالفي جمهوري قرائي ناو دار كان بيتنواني كناسراون هو براسي إصابين كرديا لقراءة دا أوش مذهبي شيء مذهبي أو زانانية كواروتشين لا زانستي قرآن بعالمي بلين ناو دار جميع دراون لكون نيدا أو قراءانا كوا قراءة شاذ لقلم دراون أوانا باهر سندا مخالفي مصحفي إمام بن إمام عثمان بلام لراسيدا صحابة بيان خوينديا جزء يكبوينيا باش يكبوينيا لو رخصتي كبيانبري خوا صلى الله عليه وسلم بيداون بلام كاتك كوا إمام عثمان قرآن كو أكاتو ديان كاتتون مصحفيكو ديان نيري لبوشاركان أوانا وقبلين دبنا قراءة شاذ نسخ أكرينوا أوي كوا صحابة بخلافة إمام عثمان تأكيديا لسر كردوا أوانا دمينينوا
ئەو قیراءانە ئەوەی دیکە بەشاد لە قەڵەم ئەدرێن هەرچەندە زانایانی فەقیه و مفەسیر و لۆغەوی ئیستیشادیان پێکردیە لە بۆ بابەتی ئیستینباطی حکم و ئەوانە، بەڵام پێخوێندنی واز لێ هێندراوە تەنانەت لەسەر ئەوە ڕێککەوتینە کەوا حرامە بخوێندرێ بۆ قیراءە شادانە، چونکە قیراءەی صحیح ئەوەیە وەکو قورئان بخوێندرێ و لە ناو نوێژ بخوێندێتن. ئەو قیراءە شادانە ئیجماعیان لەسەر کردیە کە ئیمامی قەستەڵانی ئەجێڕێتەوە، یعنی ئەوە بابەتێکە کۆتایی پێهاتیە، قیراءەی شادە نابێ بخوێندرێتن. لێرانە شتێکی دیکە باسەکات لە لاپەڕە 174 دەڵێ حتا هەندێک لە زانایان کەوتینە گومان لەوەی کەوا لە صحەتی نەقڵی ئەو قیراءەتانە، یعنی کاتێک کەوا موافق نەبووینە لە بۆ مصحەفی ئیمامی عوثمان لە صحەتی نەقڵیش کەتینە گومان. هەندێکیان گوتیان یعنی ئەو قیراءە شادانە کە نووسراینەوە گوتیانەوە تەفسیری زانایان بووە، يعني حتى قوتيتيان أوي كلا الصحابة وتابعين كوا قوتيتيان بو شوازة دخوينديتن أو جوريك بولا تأثير وبيان ورنكرنوا نكوكو قرآن نسرابيتوا وكو قرآنيا لقلم نداوة. طبعا وش قصي زانايانا جالو بري باسكاتن دلت تأييدي أو مذهبا أكاتن لبو فهمي قراءة أو مخالفة خط مصحف إمام عثمان كلا ابن مجاهد أجرديته، يعني مجاهد ك جورة طلبي ابن عباس أفرمي كاتك كوا قراءة ابن مسعود أخوين بشتم بيانا أبس نما كردا يعني وكو بلغا تا برسيانم لابن عباس كر لزورك لا لو بابتانا كقرآن بي أخوين، يعني كاتك كابن مسعود كيكي كلا عالم جورة كان وشارزا كان مجاهد أفرميتن كجورة طلبي ابن عباس أفرمي وكالله بشتي بينا أبس چونك يعني ابن مسعود بحقت هندك شتي لي أجرديتوا مشهورة، يعني حتى لسر سوري معوذتين أجر بتام بيزبيتن، يعني أو بيواب وأوانا دعان بقرآني لقلم نداوة بلام إجماعي أمة لسر معوذتين قرآن وكوتا سورة كاني قرآنا. جالوي مجاهد كيك كلا جور عالم كاني تابعين طلبي ابن عباس فرمي كلو مرقر أتشمو خزمة ابن عباس، شو ابن عباس جورتين عالمي أو أمتي بلا ابن مسعود كباس ماكر زور عالم بو كده فرمي لشين دري قرآني ما برسن زابو شوازا، يعني كوملك علماء فرمويتان أو جياوازياني زقل قراءة 7 يعني قوتيتيان أوا تفسير بيان قرآن كعلماء نقليان كرديا بقراءة طواولي كان ندايتوا، والله أعلم. دينا كوتاي لو بابتش طبعا أو قراءة زور طوليان نتشيشا كاتكوا ابن مجاهد أو بابتي كوكر دو يعني ويليهات مؤلفات لقراءة 7 نسران ودواتريش كقراءة 10 أو كراء يتر ويليهات وردة أو بابتانا يعني وقبلين بوكانوا قراءة شاذة وأوانا بلكو زياتر لسر قراءة 7 وقراءة 10 وأوانا مانو أو يديك خارجي بابتك يعني تشون خارجي بازني قراءة وأوانا وكو زياتر علماء وكو تفسير وبيان وبشبيه بستني أحكام وأوانا لناو كتابة كانيان نقل كرد نكو وكو بابتي قراءة. دين سر بابتي ديكا كبابتي عصرية بابلين القراءات القرآنية في الوقت الحاضر. أولا انتشار قراءة عاصم بن أبي النجود باسي أوي كاتن أو قراءة قرآنياني كلا إستادا لسردمي خومان دات هرسند ما وصل للصالح 1980 كتابي قوتيتو ونسيتي لها شتاكان بابنا سرتها شتاكان جا باسي أو كاتن يعني لو قراءة عاصم زورتر انتشاري كرديا
ئەڵێ عولەما دەستوریان وابوو لە پاش عەسری ئیبن موجاهید کە لە 324 وفاتی کردیان لەسەر جێڕانەوەی قیرائی سابع ئەو هەفتانە و تالیفات تێیدا و زیادەکردنی ئەو سیانەش وەکو تەواوکردنی قیرائی عەشر بۆیە قیرائی عەشر بۆ زیاتر یعنی با بڵێن ئەو سێشی خرانە سەر وەکو خوێندن و پێخوێندن بەکار هاتن یعنی پێیان خوێندرا و هەندێکیش لە بۆ قیراءە یعنی زانایان دەڵێن چی تەقسیمی قیراءیان بەو شێوازە کردیە قسەیەکی جوانە ئەوەی کەوا عولەما ئیتیفاقیان کردیە لەسەر متەواتری و جێڕانەوەی بەبێ هیچ کەم و کوڕیەک لە سەنەددا ئەو قیراءەتی سەبعە ئەوەی کەوا ئیختلافیان تێدا هەبوو و ڕاجح وایە قسەی پەسند تێیدا کەوانیش متەواتر بن ئەو سێ قیراءانەی کەوا تەواوکەری قیراءەتی عەشرن کە ئەوەی دیکە متفقن عولەما لەسەر شاذی قیراءەتەکان وەکو باسمان کرد کە تەنانەت دەڵێن ینی فەرموویتیان کە دروست نییە پێشی بخوێنرێتن وەکو ئەوە تو کە دەخوێنی لە ناو کتابی مفەسیرین و عولەما ئەوە جیاوازە بەڵام وەکو پێخوێندنی نوێژ و بابەتی دیکە عولەما بە پەسەندیان دانەناوە و بەڵکو بە حەڕامیان داناوە شەوادەکان زۆرن بەڵام هەموو کۆنەکراینەوە نەخێر کاتێک کار لە دوای عەسری ئیبن موجاهید چونکە باسمان کرد لە دەرسی ڕابردوو ینی هەتا عولەما ڕەخنەشیان لێگرتیە ئەو بوو باسمان کرد ینی گوتیان خۆزیە یان کەمتری دانابە یان زۆرتی دانابایە بەڵامی تر ئەوە قەزیەیەک ینی کۆتایی پێهاتیە ڕەخنەگرتنی ناوێتنی تر لەسەر ئەو هەفتانە کۆتایی پێهاتێ دواتر خۆ بۆ من هەر ئیبن موجاهید نەبووە لەو بەغدای ئەو هەموو زانا گەورە گەورانە تێدا بووینە سیان پێخراینە ناوێ ئەوەی دیکە کەمایتەوە لەبەرەوەی تو کە زانستێک یانی ئێستامە بۆ نمونە لە قیڕای عاصم بەولاوە یعنی گەر شارەزاییش نەوێ بابچینە شوعبەی بە ڕیوایەتەکەی دیکە کە لە عاصم ئەجێڕیتەوە یعنی جگە لە حەفظ ئەوەی دیکە کەم تا کورتێک ئەوەش یعنی بە حەقەت وەکو باسمان کرد ئەکرێ حکمەتێکی زۆر گەورەی تێدا بیتن لەگەڵ ئەو سۆشیال میدیا و ئیعلامە کە قورئان بە یەک ڕوو بە یەک قیراءە بە یەک خوێندن و بە یەک تەبع کەویتە بەردەستی نێرانی ئەو ئیسلامە لەوەی ڕخنە نەگرن خۆ ڕەخنەش بگرن قسەمان وێیە ئەو قسانە هەموویان جێگای ئیعتیبارن و جێگای پشت پێبەستنێکی تەواو چونکە عولەما زۆر خۆیان ماندی کردیە کە گوتمان ئەو سێ مەرجانە ئەساسینە و کتاب لەو بابەتەی زۆر نووسراوە ینی مانایەوە نییە خوا نەخواستە ئەمە بترسین لە ڕوبەڕووبوونەوە بەڵام حکمەتی تێدایە بەڕاستی جا ئومەت لەسەر مەداری عوسوور یعنی بە گوێرەی یعنی هەل لە دوای ئیبن موجاهیدەوانە کە هاتیە لەسەر ئەو بابەتە بە یعنی قیراءەتی صحیح قبول کردیە و ئەوەی کە زیاتر باو بووە ینی ئەویشیان کە وەریان گرتیە بەڵام یعنی لە هەمان کاتدا ئەو قیراءانە کە حەف بووینە ینی سەلەف پێیان خوێندیە هیچ کەسێک ئینکاری ئەوەی دیکەی نەکردیە بۆ بەوەی دەخوێنی بۆ بەوەی ناخوێنیتن ئەو هەفتانە بە تایبەت باشە ینی هیچ هۆکارێک نەبووە قسەیەکی تەبەڕی دەینیتەوە لێرانە قسەیەکی زۆر جوانە دەڵێ ئومەت فەرمانی پێکراوە بە حیفزی قورئان و ئیختیاری پێدراوە لە قیراءەت لە خوێندنی قورئان و حیفزکردنی بە هەر یەکێک لەو قیراءەتانەی کە واریدن هەر وەکو کاتێک کەوا وەفا بە عەهد ناکا وەفا بە بەڵێن ناکاتن کە دەتوانێت ئەگەر پەیمانیشکان ئەگەر ینی سوێندیشکان دەتوانێت بە هەر یەکێکی کەفارەت بداتن بە عیتقی ڕەقەبە بێتن بە ئیطعام بێ بە کیسوە بێتن بە هەمان شێوە مخەیەریشە لەوەی چ قیراءەیەک بخوێنیتن واتە بابەتێکی ئیختیاریە ئەوە شتێک نەبووە کە زانایان بڵێن بیان گۆ دووەڵا دەبێت بەو قیراءە بخوێنی واز لەوەی بینی بەڵکو بابەتێکە ئیختیاری بووە ئەوڕۆ زۆرترین بەربڵاوی قیرائی عاسمە کە مسلمانان پێیان خوێندیە بە تایبەت بڵێن و مسلمانان لە بیلادی مەغریب لە مەغریبی عەرەبی ئەوانە بە ڕیوای وەرشیان خوێندی کە وەرش لە نافع قاریئی مەدینەیە لە بیلادی سوودان لە دووری کە لە ئەبوو عەمری ئەجێڕنەوە ئەبوو عەمری بەسری ئەویش لەوێندەر بە ڕیوایی دووری ئەخوێنن بەڵام لەگەڵ ئەوەشدا لەو شاران و لەو وڵاتانەدا بە قیرائی عاسمیش دەخوێندرێتن فعلا ئەمە لە سوودان بووین بە قیرائی دووریان دەخوێن
طبعا ئەوان مەذهب مالیکی بوون لە فقهدا ولا قراءەشدا بەدووری لە ئەبوو عەمڕیان دەخوێن، ینی بەو ڕیوایەتیان دەخوێن لە ئەبوو عەمڕەوە. جا طبعا ئەو بابەتەی مەسەلەی عاصم هەر دەگەڕێتەوە سەردەمی زووی سەلەف، ینی کاتێکەوە ئەڵێ کوڕەکەی ئیمامی ئەحمەد لە ئیمامی ئەحمەد پرسێتن دەفەرمێتن ئەی القراءەتی ئەحەبو ئیلەیک، لێ پرسی بابە چه قراءەتێک لێلا خۆشەویستە؟ ئەویشە فەرمێتن قراءەی نافع کە قاری مەدینەیە. دوای فەرمێ ئەگەر ئەو نەبوو قراءەی عاصم، یعنی بەو شێوازە وەڵامی ئەداتەوە. جا طبعا زۆر مەدحی ئیمامی عاصم کراوە کە قراءەیەکی مختارە لەبەرەوەی لە شێخەکە، ینی مختارة عند من رأيت من الشيوخ، يعني زانایان زۆر بەک بڵێن هەڵیان بژاردێ و پەسندیان کردیە و لەسەر ئەوانی تر لە قراءەکان دیکە لەبەر فەساحەتی عاصم کە کەسێکی زۆر فەسیح و عالم بۆ بە لۆغی عەرەبی و سەنەدەکەشی و کەسێکی ثیقەش بووە. زانایان زۆر بە ئەهلی ثیقەیان دایتە قەڵم. ثیقە معنای ینی لە ڕووی سەنەد و لە ڕووی جێرانەوەوە. ئەوانە مەرج بووینە، ینی تێیدا هاتینە جێ و زانایان پەسندیان کردیە. جا دوایە باسە کاتن، ینی ئەو بابەتە هەل لە سەردەمی زووەوە کە ئەبوو حەیانی ئەندەلوسی باسەکە لە 754 کە ئەفەرمێ قراءەی نافع کە لە ئەهلی مەغریبە بۆ قراءەی عاصمیش لە عێراق، ئەوە لە 754 تقریبا نەکاتە نزیکی 700 ساڵ پێش ئێستا کەوایە، تقریبا نزیکی 700 ساڵەکە پێش ئێستا کەوا بوو. دوایە لە قەرنی 12 دووبارە ئینتیشاری کردێ لە عێراق و غەیری عێراق. چێ ئەڵێتن محەممەدی مەرعەشی کە خەڵکی مەڕاشی ئێستای تورکیایە. مەرعەش کاتی خۆی بە قەهرەمان مەڕاشەیە لە جنوبی تورکیای، خەڵکی وێن دەربووە عینی بە هەمان شێوە ئەڵێت والمأخوذ به في ديارنا قراءة عاصم برواية حفص کە شیمالی شامی ئێستای کردیە کە ئێستا خواروی تورکیا لەگەڵ تورکیا حیسابە. جا ئەبەو شێوازە قراءەی عاصم هەر لە کۆنەوە ئینتیشاری کردیە لە ناو عالەمی ئیسلامی. دوایش لەگەڵ ئەوەی کەوا یەکەم جار قورئان طبع ئەکرێت لە ساڵی 1694 هەنکلمان کە لە مەدینەی هەمبۆرگ لە ئەڵمانیا طبعی یەکاتنی یەکەم طبعی قورئان بە ڕیوایی حەفظ عن عاصم ئەبیتن. لێ ئەوەش دەبێتە هۆکارێک، واتە ئەو طبعکردنەی بە ئەجیزەی ئێستا زۆرتر و زیاتر ئەکەوێتە بەردەستی قورئان خوێن و خوێنەرانی دیکە. بۆیە ئەو قراءەیە زۆرتر لە ناو شارە وڵاتی موسڵمانان پەرە ئەسێنێت و ئینتیشارەکات و هەر لە وەختێکی زوو هەتا دەگاتە ئەو سەردەمە. بە تایبەت لە عێراق زۆر دیارە، چونکە لەگەڵ ئەوەی کە باسمان کرد سێ قاری ئیدیکە لەو قوڕائی سەبعە، یەکیان لە بەسڕە و یەکیان هەردووچی دیکەیان لە کوفە بووینە، بەڵام دوایە کیسایی کە دێتە بەغدا ئەو سێیانەشی لێ بووینە لەگەڵ ئیمامی عاصم، بەڵام ئیمامی عاصم زۆرتر ئینتیشارەکات و دیاریشە لە سەردەمی عەباسیەکانەوە بەولایەوە هەتا سەردەمی عوتمانیەکانیش پایتەخت کە بەغدا بووە. ئەکری ئەوەش هۆکارێک بوویت کە لە عێراق ئەبەو شێوازە. جا ئیمامی عاصم کە عاصمی کوڕی ئەبی نەجوودە ئەبوو بەکری ئەسدی، یەکێک بووە لە تابعین، طبعا تابعی بووە، لە بڵێن لە زۆرێک لە سەحابە ڕیوایەتی کردیە، بەڵام زۆربەی شێخەکانیشی تابعین بووینە کە بەخۆی تابعی بووە، مامۆستاکانیشی بە زۆری تابعی بووینە، بەڵام سەحابەی تیتینە و تابعی بووە. بۆیە زانایانی حەدیثیش تەنانەت متفقن لەسەر ثیقە و متمانەی ئەو زانە بەڕێزە. طبعا زۆر مەدحیان کردیە کە یعنی ئیمامی عاصم بەوەی مەشهور بووە کە ئەهلی علم و بە ئەهلی فەزڵ و گەورەی بووە. ڕئاسەی ئیقراء لە کوفە لە دوای ئەبوو عەبدوڕحمانی سولەمی گەڕایتەوە لایوی لەبەرەوەی فەساحەت و ئیتقان و تەحریر و تەجوید و ئەوانەی تێدا بووە، دەنگێکی خۆشی هەبووە. تەنانەت طەڵەبەکەی ئیمامی شوعبە ئەبوو بەکر کوڕی عیاش ئەفەرمێ ئیمامی عاصم نەحویەکی فەسیح بووە. إمام مجاهد فرميتن كان متقدما في زماني مشهورا بالفصاحة معروفا بالإتقان. زور مدحيان كذا، يعني زانايتي زور قورو ناودار بوا، زور صفتي جوان ولباري تيدا بوا كوابوي كوي أوي وقبلين خوشويز بوا، يعني زانايان تنانت خوشيان ويستي زانايان بقرائي أو يان خوينديا لصالي سطو بستو حفت يان لصالي سطو بستو هشت وفاتي كرديا لا كفا وفاتي كردية. جاء
زاناکانی کە ئیمامی عاصم لێی وەرگرتینە تەمان لەسەر دەستی ئیمامی بڵێن لە خزمەت ئیمامی بڵێن ئەنەسی کوڕی مالیک کە خزمەتکاری پێغەمبەری خوا بە سڵ سەلەم لەوێن دەرخوێندیتی و زۆرێک لە شێخەکانیشی دیارە لە تابعی بووینە یەکێک لەوان ینی ئەو سیانە ئەژمێریت و ئەو زانایە و نووسەر کە باسییانە کاتن ئەبوو عەبدوڕحمانی سولەمی زڕی کوڕی حوبەیش ئەبوو عەمر سەعد بن ئیاسی شەیبانی ئەو سێ زانایانە یەکێک بووینە لە مامۆستا گەورەکانی کە ئیمامی عاصم لێی وەرگرتینە طبعا باسی ئەبوو عەبدوڕحمانە کاتن ئەبوو عەبدوڕحمان کە لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەدایک بووە باوکی سەحابەی پێغەمبەری خوا بە سڵ سەلەم لە کۆمەڵێک مەشاهید لەگەڵیدا بەشدار بووە لە مەدینە نەشئە و پێگەیشتنی بووە بۆیە لە کیباری سەحابە زانست و علمی وەرگرتی لە ئیمامی عوثمان و ئیمامی عەلی و عەبدوڵڵای کوڕی مەسعود و زەیدی کوڕی ثابت و ئوبەی کوڕی کەعب لەوانە وەریگرتیە تەنانەت زۆرترین زانستی لە زەیدی کوڕی ثابت کە باسمان کرد یەکێک لە زانە معتەبەرەکانی ئەصحاب بووە کە ئیمامی ئەبوبەکر ئیمامی عوثمان زۆر اعتمادیان دایتە سەرێ و ئەویش لەوی وەرگرتیە و تەنانەت هەتا دێتە خزمەت ئیمامی عوثمان کەوا قورئانی لا بخوێنێتنە فەرمێ ئەمن سەرقاڵم مەکە ئەمن لەبەرەوەی بە ئومور و کاروباری خەڵکی سەرقاڵم بۆیە بڕۆ خزمەت زەید لە لای ئەو قورئان بخوێنە یعنی حتا ئیمامی عوثمان ڕایەسپێرتن چیتە خزمەت ئیمامی زەیدی کوڕی ثابت جا کاتێک کە ئیمامی عوثمان قورئانەکان وەکو باسمان کرد کە قورئان کۆکاتەوە دەنێری لە بۆ شارەکان چێ لەگەڵ نێریتن ئەبوو عەبدوڕحمانی سولەمی دەنێریت لە بۆ کوفە تەنانەت ئیمامی مجاهید ئەفەرمێتن لە سەردەمی ئیمامی عوثمان کە چوو ئەفەرمێت 40 ساڵ لە مزگەوتی یعنی لە کوفە خزمەتی بە قورئان کرد لە مزگەوتی گەورە لەوێن دەر خۆی یەکلا کرد بۆ لە بۆ خزمەتکردنی قورئان و پێگوتنی قورئان جا ئەو زانا بەڕێزە لە سەردەستی ئەو زانە گەورانەی سەحابە وەرگرتیە و لە ساڵی 74 وەفاتی کردیە چی لە دوای خۆ بەجێهێشت ئیمامی عاصم یەکێک لە زاناکانی تر زڕی کوڕی حوبەیشە کە ئەویش کوفیە بە هەمان شێوە ئیمامی عاصم کە لەوی وەرگرتی ئەویش کۆمەڵێک سەحابەی دیتینە زڕی کوڕی حوبەیش لە سەرەتاترینیان کە ئیمامی عەبدوڵڵای کوڕی مەسعود بووە لەوی وەرگرتیە ئەویش لە ساڵی 82 وەفاتی کردیە و ئەوەی تر لە زانە گەورەکان و مامۆستا گەورەکانی ئیمامی عاصم ئەبوو عەمری شەیبانی بووە کەویش لە خزمەت ئیبن مەسعودی خوێندیە و ئیمامی عاصم لەوی وەرگرتیە کە لە ساڵی 96 ئەو مامۆستایەشی وەفاتی کردیە ئەبوو عەمری شەیبانی ئەوانەی کەوا لە ئیمامی عاصمیان ڕیوایەت کردی طبعا زۆر بووینە دەڵێ ئیحسان ناکرێن بەڵام یعنی لەناو ئەو هەموو تەڵەبانەی ئیمامی عاصم دوو تەڵەبەیان کە زۆر مەشهورن کە ئیمامی شوعبە و ئیمامی حەفسن ئەو دوانە کە لە دیارترین ڕاویەکانی ئیمامی عاصمن تەڵەبەکانی زۆر بووینە ئیمامی عاصم چونکە جێگرەوە و لە شاگردی ئەبوو عەبدوڕحمانی سولەمی بووە خەڵکێکی زۆر لە سەردەستی پێگەیشتیە بەڵام ئەو دوانە دیارە زیاتر و لەناو ئەو دوانەش حەفسی کە کوڕی سولەیمانی ئەبوو عومەری ئەسدی ئەویش زۆرتر لە شوعبە لەبەرەوەی ئیمامی شوعبە لە کۆتاییەکەیدا خۆی یەکلاکاتەوە لە بۆ حەدیث و حەفس خاڵێکی زۆر گرینگی تێدا بووە کوڕی خێزانی ئیمامی عاصم بووە یعنی علاقە و پەیوەندیەکی با بڵێن لە ڕێی داچێوە هەبووە لێ زۆر بە خزمەت ئیمامی عاصم گەیشتی ینی زڕکوڕی بۆ با بڵێن داچی ئەوی مارەکردیتەوە ئەوەش بوویتە هۆکارێک کە ئیمامی حەفس زۆر بە خزمەت ئیمامی عاصم بگاتن و زۆرتر لێی وەربگریتن بۆیە کەسێک بە زۆر ضەبتی زۆر بووە لە قیڕائەی عاصم و خوای گەورەش بەرەکەتی خستیتێ ینی ئەوە هۆکارێک بووە بەڵام بەڕاستی بەرەکەتی ئیلاهی زۆر مهمە هەرچەند شوعبە مقدم بێ بەڵام ئێستا بە ڕیوایەتی چی ئەخوێندێ لە عالەمی ئیسلامی حەفس ئەمە باسی ئەوەی ناکەین گەورەیی و بەڕێزی ئەو زانایانە جەنابەت جاری دیکە ئەوەت کرد بەڕاستی ئەم بەدوو داچوم هیچ شتێکم نەدیتەوە لە ڕووی تەمەن بێ ئیمامی عاصم یەکێکە لە
لەو زانانەی کە زوو وەفاتی کردی ئەگەر بە تەمەن بێ یەک دووەچیان پێشی ینی لە ڕووی تەمەنەوە بەڵام لە هەمان کاتدا ئەو تەسەلسولەی کە دانراوە مەکی ئیبن و کەثیری مەکی و نافع و دواتر دێتە ئەبوو عەمری بەسری و دواتر عێراقیەکان و ئیبن و عامری شامی وانە شتێکم نەدیتەوە ینی لەسەر چ ئەنجامێک یعنی ئێستا عولەمای مەذاهیب سەرمەذهب ئەئیمەی ینی ئەربعە ئیمامی ئەبوو حەنیفە ئیمامی عەظەمە و لە ڕووی تەمەنەوە ئیمامی مالیک و ئیمامی شافعی ئیمامی ئەحمەد ینی هەم ئەکرێ لە ڕووی تەمەنەوە بێت و هەم لە ڕووی زیرەکی و زانایی ئەوانش ئیتر نازانم چونکە بەڕاستی ئیمامی شافعی زۆر زانا بووە يعني تا إمامي مالك بيفرق من أراد علم النفيس فعليه بمحمد بن إدريس زور متحكاتن بلام لهما كادا إمامي أعظم لبيشو بلام أو أنا نمزاني زي ما بسم كإمامي شعبة با أو ترجبيتن أويان أضبط ترب ولا قراءي عاصم وزركوري بوا يتربو شوازي زي إمامي حفظ لكوفة أمينيتوا دواي إمامي عاصم دواي كوفة بزيد يلي ديتا بغدا ودواي سفري حد أكاتن دواي ويلي ديتن إتر بلين لصالي سطو هشتا وفات أكاتن لهرسي شوينا لكوفة لبغداو لا حد لمكة أو قراءة أليتوا أو روايتي لعاصم ورقتي بوي زانيان دلين أكري أوش هو كاريك بوبيتن كما باس سكين انتشاري قراءي عاصم وبتعبت برواية حفظ أوش هو كاريك بوا كقراءي عاصم أوها برتوبلاو لكوفة لبغداد كعاصمة بوا وتشويتا مكة يتر أوهم خلق ليان ورقتيا ودواترش أوي كباس مانكر يعني طبعي أو كتابة جا أوانا هم هو كاربوينا واتا خلاصي كلام أو قراءة كمسلمانان في أخوانن كقراءة عاصمي كوري أبي نجودة برواية كتابك كحفصي كوري سليمانة لا يكك لا ديارتين شيخ كاني عاصم أبو عبد الرحمن السلمي بوا وزري كوري حبيش بوا كوانش لا تشيان ورقرتيا لا بينز ليرانا لا بينز بلام ششان دجميريتن إمامي عثمان وإمامي علي وابن مسعود وزيد كوري ثابت وأبي كوري كعب لوانا ورقرن أو أنا هموي يعني سند سلسلي أو قراءة كأورو عالمي إسلامي بي أخوين ديتن طبعا ديارة وك الله الرازية يك بيدا أبي مشتمرك لنيوان أو دو طلبة قوراني إمامي عاصم بيدا أبيتن الله حفظ بإمامي عاصمي قد دلي يعني شعباء مخالفم أكال قراءات أويش إمامي عاصم في الله أمن أويك بتوم قوتيا لشي مرقتيا لعبد الرحمن السلمي كلا إمامي علي كري أبو طالب ورقتيا أويك وابا شعبم قوتيا لزيري كري حبيش كويش لعبد الله كري عبد الله كري مسعودي ورقتيا يعني أو جاوازي دو رواية كان أو أبوه أو دو ورقرتني إمامي عاصم كلو صحاباني ورقرتيا بكو باس ما كري ابن مسعود بيشي قرآن كان كموجه بكرين لسردمي إمامي عمر ديتا كوفي زري كري حبيش لشي ورقرتيا لابن مسعود عبد الرحمن السلمي أبو عبد الرحمن السلمي كان جنديت لسردمي إمامي عثمان لقل مصحفة كيديت دواي ابن مسعود ديتن بوي أو مخالفة بيدابو يعني أو جاوازية بابلين أو جاوازية اختلافة أوش كرتو بختيك بو لدرباري قراءي انتشار بلابونوي قراءي إمامي عاصم بالرواية حفظ كأورو زوربي عالمي إسلامي بي أخوانيتن بابتك ماوە کە مامۆستا خستیتە پاڵ ئەو بابەتە بابەتی تەجویدە لە ڕاستیدا کەمتر وایە تەجوید بخرێتە ناو بابەتی کتابی علوم القورآن بەخۆشی وا ئەڵێ مامۆستا لە کۆتاییەکەی چونکە زانایان بە تایبەت کتابی تەجویدیان داناوە بە تایبەت بەخۆشی وا ئەڵێ بەڵام لەبەر ئەوەی هەردووچیان ئیهتیمام بە خوێندنەوە ئەدەن خستیتە ناوێ جا باسی جیاوازیەکەیان ئەکاتن
كعلمي تجويد يعني زياتر گرنگی بە نوتقی ئەلفاظە داتن نوتق و خوێندنەوەیەکی صحیح بە پێدانی حەقی هەر حرفێک لە ڕووی مەخرەج و صفاتەوە و قراءەش کەوا زیاتر گرنگی بە ڕیوایەت و خوێندنەوەی ئەو شێوازەی کەوا وارید بووە کە باسمان کرد لە ئەصحاب لە پێغەمبەریان وەرگرتیە صلی الله عليه وسلم گرنگی بەوە ئەداتن یعنی بە مەخارجی صفات ئەو لەلایەن تەجویدەوە بە ڕیوایەت و گواستنەوە و سەنەدەکەی ئەوەش پێگوتێ قراءەت جا لێرانە باسی ئەوە ئەکاتن کە قسەی زانایان دەینتووە بۆ من دووبارە ئیمامی مەرعەشی کە گوتیتی قراءە ینی جیاوازی هەیە لەگەڵ تەجوید لەبەرەوەی تەجوید زیاتر گرنگی ئەدات بە ناساندنی صفات و مەخارجی حروف و چەندی قراءەشە بۆ نمونە جا لێرانە باسەکات تەجوید گرنگی ئەداتن بۆ نمونە بە تەفخیم و تەرقیقی پیتەکان جیاوازیی زۆر جەوهەری جوانەڵێ چۆن جیاوازی لە نێوان قراءە و تەجوید بکەین یعنی تەجوید چۆن ڕائەکە بنمونە بخوێنینەوە یان جیاوازی نێوان قوڕائی سەبع لە ڕووی تەفخیم و تەرقیقەوە عەفوەن بەڵام قراءە تأكيد كاتو چێ بە مڕققی خوێندیتەوە چێ بە مفەخەمی خوێندیتەوە جیاوازی هەیە چێ لەو ڕاویانە چێ لەو سەنەدا ینی تا دەگاتەوە خزمەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەو ئەو جوهەی خوێندراوە چێ بەو شێوازەی لە پێغەمبەری خوا وەرگرتێ صلی الله علیه وسلم بەڵام تەجوید دێ چۆنیەتەکەی گرنگی پێ ئەداتن ینی ئەو ڕیوایەت ئەو چۆنیەتی جیازە چی بەڵێ قراءە ناڵم ڕیوایەتە تەجویدیش دیڕایەیە چۆن ئێستا علمی حەدیثیش دابەشە بێ بەسەر ڕیوایە و دیڕایە بە هەمان شێوە قراءە ڕیوایەیە تەجوید دیڕایەیە گرنگیدانە بە خوێندنەوە بە قراءە بێ تەجویدە بیتن چۆن ئەتوو زیاتر کە دەڵێ ئەبە و شێوازەی خوێندراوەتەوە شێوازەکەی پێ ئەڵێ شێوازەکەی بەڵێ دەچێتە زمنی بەڵام تەماشاکە یعنی تەجوید زۆرتر گرنگی بە چۆنیەتی خوێندنەوە ئەداتن جا طبعا تەجوید ئەو گرنگی کە ئێستا پێ ئەدرێتن لە سەردەمی زوو نەبووە لێرانە باسەکاتن یعنی یەکەم کتاب کە دانراوە لە سەردەمی کەنجین دانراوە دوایەوەی کە عولەمای لۆغە گرنگیان بە ئەسواتی حروف و ئەوانەدا لە قەرنی چواری هیجری گرنگی بە تەجوید ئەدرێتن یەکەم تەلیف کە دائەنرێتن بەو شێوازە کە زانایان کتابی لەسەر نووسن و مؤەرریخین کە باسەکەن یەکەم کتاب بە مستەقیلی لە علمی تەجوید دانرابێتن قەسیدەیەکە کە ئەبوو مزاحیم موسای کوڕی عوبەیدوڵڵای یەحیای خاقانی کە نووسیتی کە لە ساڵی 325 وەفاتی کردیە کە لێرانە ئەڵێتن چەند بەیتە 51 بەیتە حتا مامۆستا بەخۆی دەڵێتن کە دەڵێ ئەوەم لە ساڵی 80 تحقیق کردو بڵاوم کردەوە لە مجەلەیەک و بەیتێکیشی دەینیتن لەڵێ مەطلعەکەی ئەوەیە أقول مقالا معجبا لأولي الحجر ولا فخر إن الفخر يدعو إلى الكبر أوي دينيتوا يعني يكم كس كلا تزويد دانا وما مصاب بسري جيشتيا يعني لروي بحث ليكوالينوا أوي يكم كتابة ومؤرخين دلن لصالي يعني لقرني شواري هجري يكم كتاب داندراوا زانایان سرتا اهتمامیان بە تەجوید نەداوە ئەوەندە اهتمامیان بە قیراءە داوە اهتمامیان بە تەجوید نەداوە بۆ ئێستاش زانای گەورەمانەیە بەڕاستی ئەو گرنگیە پێ نادا لە فوقەها بەڵام نەشوێرمە قسانەش بکەم بینی خۆمان بێ ئێرە مەرکەزێکی تەجوید و ئەو بابەتانەیە ئینسان جا دواتر ئیتر لە قەرنی پێنجەم و ئەوانە زۆر گرنگی پێدا و سێ مؤەلەفات دەینیتەوە کە عولەمای قورتوبە نووسیتیان یەکی لەوانە دووبارە ئەبوو عەمری دانی تێدایە کە وەکو باسمان کرد یعنی ئەو زانایە زۆر خزمەتی کردیە ئیبن جەزەری باسی تەجوید دەکاتن کە یعنی تەنانەت لە دێرەکانی کتابەکەیدا فەرمێ والأخذ بالتجويد حتم لازم من لم يجود القرآن آثم يعني حتى بو شوازة جاديت باسي وكاتن فعلا قناه بارا بنيانا باسي وكا حتى مجالي تيدا هي دبيت تجويد بزاني
فەرزی عینیە لە بۆ قورئان خوێنی دەبێ بزانیتن. بەڵام ئەوەی کە بۆ نمونە فسە زمانی پێگوتیە زبانی تەواو نییە یاخود یعنی ئەو شارەزایی نییە تۆزێک مڕونە عولەما ئەنوێنن، بەڵام بەڕاستی ئینسان ئەگەر ببێتە مامۆسای قورئانوانە دەبێ فەسیح بێ، مەردێکی قورئان خوێندن. چکە تو وەکو جاران کە دەیانگۆ مامۆستا دەیگۆ وەچی من مەڵێ ئاخە ناکرێەوە، چکە دەبێ مامۆستا. یعنی ئێستا هەمانە مامۆستای قوتابیانە دەرسیان پێڵێ دەگیرێ کاکە وەڵی هەڵبژاردنەکەت هەڵە بووە بەڕاستی، چکە هەندێک شتە تو پێویستە زانستەکە وەکو خۆی بگەینی. ئیتر باسی تەجوید دەکاتن کە تەجوید وەکو بەخۆشی وەکو لەسەرتا باسمان کرد زانایان کتابی تایبەتیان نووسیە، بەڵام مامۆستا هەر لە ضمنی بابەتەکانی علوم القورئان باسی کردیە و باسی شەکاتن کە 3 یاخود 4 ڕوکنی ئەساسی ڕوکنی تەجویدن. یەکەمیان معریفەی مەخاریجی حروف و صفات کەەوە بەڕاستی زۆر مهمە، یعنی مەخاریجی حروف. دووەمیان معریفەی صفات. سێیەمیان معرفة ما يتجدد لها بسبب التركيب من الأحكام مثل إدغام وإخفاء وإقلاب وأنا. چوارەمین خاڵ رياضة اللسان بذلك وكثرة التكرار، يعني زۆر خوێندن و ممارەسەکردن ئەوانەش خاڵی ئەساسین. تر بەو ئەندازەیە کۆتایی دێنین بە دەرسی ئەو ڕۆمان لەخوای گەورە ئەپارڕێنەوە لە هەموو لایەکمان وەربگرێتن ئینشاء الله. خوای گەورە محفوظمان کات و زۆرتر و زیاتر لەو قورئانە شارەزامان کە. وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين، والسلام عليكم ورحمة الله وبركاته.